بەڕێزان سڵاو ڕەمەزانتان لێ پیرۆز بێت تاعات و ڕۆژتان قبول بێت من دکتۆر سەروەت تۆفیقسان ئەحمەد پسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و لووت و گوێ حەزەکەم هەندێک ڕوونکردنەوە بەم دەربارەی کاریگەری و ڕۆژوو لەسەر نەخۆشیەکانی قورگ و لووت و گوێ و هەروەها کاریگەری ئەو ڕۆژوو لەسەر ئەو دەرمانانی کە ئەم نەخۆشانە بەکارێنن یاخود ئەو نەخۆشانی کە لەوانەیە نەشتەرگەری ئەنجام بەنیا ئەنجامیان نابێت و لە ئەکەونە مانگی ڕەمەزانەوانێ سەرەتا ئەبێ ئەوە بڵێم طبعاً بە شێوەیەکی گشتی ڕۆژووی مانگی ڕەمەزان کاریگەریەکانی لەسەر لەش بە شێوەیەکی گشتی بریتە لە کەمبوونەوەی شلەی لەش بۆ ماوەیەکی دیاریکراو هەڵبەت ئەویش کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە تا چەندێک ئەو کەسە بە ڕۆژووە بێواتە سەعاتەکانی ڕۆژ کە ئەگە 12 ڕۆژ سەعات بێ مەسەڵەن جیاوازی لەگەڵەوەی کە چەند 7 سەعات بێ یا 8 سەعات بێت لەبەرەوە نەخۆشیەکان ئەوانی کە پەیوەستن بە هەوکردنەکانی قورگ و لووت و گوێ وەک هەوکردنی گوێی ناوەڕاستە چه هەوکردنەکانی گیرفانەکانی لووتە یا هەڵامەتێکی بەسیتە یاخود هەوکردنی لەوزەتێن و دەنگەژیەکانە ئەم هەوکردانە دیارە بەرزبوونەوەی تایان لەگەڵا اینجا دوایەوە هەندێکیشان ئازاری هەیە و بێتاقەتبوونی هەیە هەڵبەتە ئەمیش بەپێی تەمەنی نەخۆشەکە بەپێی با بڵێن تونگی نەخۆشیەکەی گەگرتوویەتی بە شێوەیەکی گشتی لەبەرەوەی ئەبێتە هۆی کەمکردنەوەی شلەی لەش بە تایبەتی بوونی تایەکی زۆر لەوانەیە ئەگەر نەخۆش توانای ڕۆژووگرتنی نەبێ ئێمە ئامۆژگاریەکەین کە ئەتوانێت بە ڕۆژوو نەبێت بۆی کە بێتاقەتی زیاتر ڕووی تێنەکات و ئەشتوانێ هەندێک لە نەخۆشەکان بە ڕۆژوەکان بەردەوام بن بەڵام هەر کاتێک هەستیان کرد کە بێتاقەتی زیاتر ڕۆیان تێکات لەوانە بێ ئاسان بێت کە بتوانن ڕۆژوەکان کۆتایی پێبیێنن بۆ ئەو نەخۆشانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە سەبارەت بە قورگ و لووت و گوێ ئەمانە هەرچەند نەخۆشی با بڵێن کەمن بەڵام هەندێک لەو نەخۆشیانە لەوانەیە مەسەلەن بۆ نمونە گێژبوونی بەردەوامیان هەبێت یاخۆت با بڵێن گوێ زرنگانەوەکی بە قۆتیان هەبێ یاخود هەندێک نەخۆش هەیە کە بەڕاستی لە نەشتەرگەری شێرپەنجە و ئەمانەی ئەنجاماوە یاخود هەر جۆرە چارەسەرێکی وەرگرت بێ لە کیمیایی یاخود لە تیشێک بۆ نەخۆشە شێرپەنجەیەکان ئەمانە ئەتوانین بڵێن ئاسانکاری تریان بۆکەین کە لە مەسلەی نەگرتنی ڕۆژۆکەیان ئەگەر چی ئێمە بەڕاستی حەزەکەین لەبەر ئەوەی کە ڕۆژوو بۆ خۆی پەرستشێکە و هەندێک جار لەوانەیە لە شوێنێکەوە با بڵێن زیانی هەبێ بۆ نەخۆشەکە بەڵام لەوانەیە لە چەند شوێنێکی تری شەوانێ سوودمەند بێ بۆ هەندێک نەخۆش لەبەرەوە ئێمە هەمیشە بە نەخۆشەڵین ئێمە ئەتوانی هەندێک جار بیتە دکتۆری خۆت لە مەسلەی ڕۆژووە بە تایبەتی ڕۆژوویەکی 12 ساعتی ئەتوانی مەسەلەن بۆ نمونە یەکەم جار تاقیکەی تەوانێ ڕۆژووی خۆت بگرە ئەگەر ئیشەکان ئاسان ڕۆشت و ڕۆژی خۆت مرتاح بیت و هیچ کێشێکی بۆ دروست نەبوو بەردەوام بە لەسەری هەر کاتێکیش هەستت کرد کە بەڕاستی ڕۆژوەکە هەست لەوانەیە بێتاقەتت کا بێتاقەت بوونێ بۆ دروستکە تووشی با بڵێن کەمبوونەوەیەکی زۆری شلەی لەشی کردی یاخود گێژبوونێکی بەقوتی بۆ توش بوو زۆر ئاساییە ڕۆژوەکە بشکێنە و کۆتایی پێبهێنە هەندێک نەخۆشی هەندێک بەڕاستی هاوڵاتی پرسیاریەوەکەن بە تایبەتی واستەکەین زۆر جار ئەو ڕژێنرێت ئەو پرسیاری ئایا ئەمە توانین بۆ نمونە لە مەسلەی بەکارهێنانی قەترەکانی گوێ ئایا ڕۆژوو ئەشکێنێ یانە ئێمە بە شێوەیەکی گشتی ئەو قەترانی کە بۆ گوێچکە بەکارێت ئەگەر پەردەی گوێچکەکە هیچ مشکلەیە کێشەیەکی نەبێ هیچ حرەجی تیانە کە ئەگەر پێویست بۆ قەترەکانی بەکاربێنێ یاخود مەڵ هەمووشتەکان بەکاربهێنێت بەڵام ئەگەر نەخۆشێک هەستی کرد ینی دیارە پاش وەرگرتنی بەڕاستی ڕێنمایی پزیشک و سەردانی پزیشک لەم مەسلەیە ئەگەر هەستی کرد کە حەزەکە ڕۆژۆکەی بگرێ و زۆریش پێویستنی قەترەکە بەکاربێنێ مەجای تیا هەیە کە توانێ مەسەلەن بەکاری نێنێ و هەموو جارێ من ئەوە ئاڵێم ئەگەر هەر کاتێک حساست کرد بەکارهێنانی قەترە تینویەتی و برسێتی تۆ کاریگەری ئەیە لەسەری هەستەکەی یعنی کە ئەنەما
ڕۆژەکەت ئەشکێ و پێویست ناکە بەکاربێنی ئللا ئەگەر زەڕور بۆ قەترەکە بەکاربێنی ئەوە زۆر ئاسایی کە تۆ بە ڕۆژوش نەبی. ئەمە وەکو ئەو هەندێک علاج هەیە با بڵین بۆ هەندێک نەخۆشی ئەگەر مەزم بۆ نمونە سێژەمە بوو مەجای ئەوەی زۆر تایەکەم چارەسەریانە ئێستا بە دووژەمەیش بەکاربێنەوەتە لە پارشێ و بەربانگا بەکاری بێنێ بە تایبەتی ئەگەر ڕۆژوەکە هیچ کاریگەریەکی لەسەر نەخۆشیەکەی نەبوو. ئەوانی کە تووشی با بڵین هاوکردنێکی زۆر بەقۆتە بن لە قورگ و لوت و گوێ هەر کاتێک شلەی لەشیان زۆر کەم بووەوە زۆر ئاساییە کە بە ڕۆژوو نەبن. بەڵام دوجار وەکو باسم کرد نەخۆشیەکان پەیوەستن بە کەسەکانەوە واتە وەڵامدانەوەی کەسەکان بۆ نەخۆشی جیاوازە، تەمەنەکان جیاوازن، تەنانەت با بڵین توخمەکانیش هەر جیاوازن. لەبەرەوە ئەکرێت ئەوانی کە با بڵین خوان چست و چالاکن گەنجن وانە بەرگەی با بڵین ڕۆژوو گرتنەگرن بۆ 12 کاژمێر زۆر کێشێکی تیانە بەڕاستی بە ڕۆژوو بن. ئێمە حەزەکەین پزیشکەکان ینی زۆر لە نەخۆش نەکەن کە بە ڕۆژوو نەبن لەو حاڵەتانە وەکو باسم کرد چونکە ڕۆژووی کۆمەڵێک با بڵین هاوکاری نەخۆشەکە لەوەی کە بەرزبوونەوەی ڕێژێ بەرگری لەشی بۆ نەخۆشیەکان هەروەها بۆ خۆی خودی خۆی بە ڕۆژووبوون کەشوهەوایەکی معنەوی بە نەخۆشەکە ئەیە کە تۆزێک تەحملی ئازار زیاترەکە تەحملی با بڵین بێتاقەتی ئەتوانێت زیاتر بکات. سەبارەت بە هەندێک نەخۆشی تر هەیە ئەوانی کە باز لە نەشتەرگەری ئەەکەن لە کاتی مانگی ڕەمەزانە خۆی بەداخەوە هەندێک نەخۆش هەیە لەوانەیە من ئەمەوێ ئەوە بڵێم چونکە پەرستشێکە ڕەمەزان خۆ پرسشێکی ئیمانی و عیبادەتیە کەسی مسلمان واجبە لەسەری بە ڕۆژوو بێ. ئەگەر نەشتەرگەریەک زۆر گرنگ نییە بە تایبەتی و نوشکەنانی قورگ و لوت و گوێ کە مەجای ئەوەی تایە کە لە غێری ڕەمەزان نەشتەرگەریەکە ئەنجام با ئەکرێ نەشتەرگەرێکی خۆی دواخات. بەڵام لەوانەیە لە حاڵەتی تایبەت هەبێ کەسەکە مەسەن بۆ نمونە بۆی ناگونجێ تەنها فرسەتێکەیە ڕەمەزانەکەیە ئەوێت ئەنجامی با ئەتوانم بڵێم زۆر حرەجیتیانی قەیچەکە ئەتوانێ مەسەرەن نەشتەرگەریەکە ئەنجام با بەڵام هەتا بکرێ ئەو نەشتەرگەری کە زۆر پێویست نییە پێوتێ ئلکتیڤە ئەتوانێ دوای خات. هەندێک نەخۆش هەیە پێش ڕەمەزان پێش مانگەکە نەشتەرگەری ئەنجام ماوە ئێمە بەڕاستی پیانەڵین ئەو نەخۆشانە بەسم بۆ نمونە نەشتەرگەرێکێکە قورس بوو لەوانەیە 15 ڕۆژێکی بێ بۆی کە بە تەواوەتی تەندروستی ئاسایی خۆی بگەڕێتەوانێ و شلەی لەشی ڕێک بێتەوانێ و خوێەکانی ناولەشی مەزبوط بێتەوانێت چونکە بەنجی عامی وەرگرتووە با بڵێن نەخۆشەکە خوێنی لۆ ڕۆشتووە تا ڕادەیەک لەوانەیە ئازاری بێت چەند ڕۆژێک زۆر ئاساییە پێویست ناکاپە لە خۆی بکە بڵێ دکتۆرگیان هەمە حەزەکەم خێرا بە ڕۆژوەکەم بگرم ئەکرێت چەند ڕۆژێ ئیسراحەت بکات و دوایی ڕۆژوەکەی بگرێتەوانێ. هەندێک نەخۆشی ترمان هەیە با بڵێن پرسیاری ئەوەکەن مەسەلەن لە مەسایلی گێژبوون هەندێک نەخۆشی هەیە گێژبوون نەخۆشەکە گێژبوونی بۆیێت لەوانەیە گێژبوونەکە ئەوەنە تونگ بێ کە هێڵنج و با بڵێن بێت هۆی ڕشانەوە ئێمە بەڕاستی ئۆتۆماتیکی پێیانەڵین کە ئەگەر گێژبوونێک بێتە هۆی کە هێڵنج و ڕشانەوە هەر پێویست ناکە تۆ بە ڕۆژوو بێت چکە بشتێتەوە ڕۆژەکەت بەتاڵە بێتەوانێ. بە تایبەتی هەندێک گێژبوون هەڵبەتە پەیوەستە بە شەقیقەوە ئەوانش دیارە ئەکرێت بە ڕۆژوو نەبن. ئەمە شێوەیەکی گشتی ئەو نەخۆشیانە بوون کە حەزم کرد ڕوونکردویان بەمێ بتوانین بە هیوای ئەوەی کە سوودی هەبێت بۆ هاوڵاتیانی بەڕێز. سمارت وەرچەرخانە.